5 ساڵە بە گەرما و سەرما ڕۆژەکانی ژیانیان لە شێر ئەم خێوەتانەدا بەڕێ دەکەن و بە هیواوە دەڕوانن بۆ هەواڵێک کە باز لە ئاسایی بوونەوەی دۆخی ئەمنی ناوچەکانیان بکات و ئەوانیش پەیتا بەرەو زێری خۆیان بگەڕێنەوە بۆ ئەوەی چیتر چاویان لە دەستی خێرخوازان و ڕێکخراوە بیانیەکان نەبێت تا ژەمە خواردن و پێداویستێ سەرەتاییەکانیان بۆ دابی بکەن چونکەوە خۆیان دەڵێن لەلایەن هەردوو حکوومەتی هەرێم و ناوەندەوە پشتگوێ خراون. بدأ موسم الشتاء ماكو نفط. ئێستا بەرەو وەرزی زستان دەچین بەڵام تا ئێستا بەڕەنەوتی ساڵانەمان وەرنەگرتووە هەرچەندە بەڵێنمان پێدراوە بڕی 40 لیتر نەوت بەسە هەر خێزانێک دابەش بکەن. دوای 5 ساڵ لە جێگیربوونمان لەم خێوەرگەیە هێشتا کێشەی پێخەف و جلوبەرگمان چارەسەر نەکراوە و دەربارەی کەمی خزمەتگوزاریەکانیش ڕێکخراوەکان پێمان دەڵێن پاری پێویستیان لە بەردەستدانیە. خدمات شبه المعدومة من تسأل المنظمات يقول لك قل السيولة. والله مخيم اكو خيم تعبانة. چادرگەکانمان ماندوون ماوەی 5 ساڵە ئەم خێوەتانە لەبەر تیشکی خۆری وەرزی هاوین و سەرماوسۆڵی وەرزی زستان و لە وەرزی بارانباری نیشدا ناو خێوەتەکان پڕ دەبن لە ئاو. لایەنی ئیداری کەمپەکەش ڕای دەگەێنن لە ماوەی ڕابردوودا بۆ هەر خێزانێک بڕی 400 دۆلار تەرخان کراوە تا پێداویستیەکانی سوتەمەنی و جلوبەر بۆ وەرزی سەرماوسۆڵە دەستەبەر بکەن و باڵێنیش دەدەن لە ماوەیەکی نزیکدا نەوت بەسەر خێزانە ئاوارەکاندا دابەش بکەن. هەموو ساڵێک لەگەڵ هاتنی وەرزی سەرماوسۆڵە و وەرزی زستان ڕێکخراوی UNHCR و لەگەڵ وەزارەتی کۆچبەرانی عێراق بە هەمانگی لەگەڵ پارێزگای سلێمانی و سنتەری هەمانگی قەیرانەکان هەڵدەستن بە دامینکردنی سوتەمەنی و پێداویستی کەلوپەل بۆ ئاوارە و پەنابەران لە سنووری ناحەکەمان و لە ئێستا ئامادەکاریەکان دەستی پێکردو بۆ هیواین کە بتوانین بە هاوشێوەی ساڵی پار بۆ ساڵانی پێشوو بتوانین کە بە شەرنەوت و کەلوپەلی زستانە و ئەم وەرزی سەرماوسۆڵەیە بۆ هەم ئاوارە و هەم پەنابەرەکانی سنووری ناحەکەمان ئامادە بکەین. چاوەڕوان دەکرا لەگەڵ کۆتایی هاتنی ڕێکخراوی داعش و کۆنتڕۆڵکردنەوەی ناوچە سوننیەکان لەلایەن سوپای عێراق و چەکدارانی حەشدی شەعبی ژمارەیەکی بەرچاو لە ئاوارەکان بگەڕێنەوە زێدی خۆیان بەڵام بەهۆی مامەڵەی خراپی بەشێک لەو هێزانە و ڕاوەستانی خزمەتگوزاریە سەرەتاییەکانی وەک ئاو کارەبا و هەلیکار هێشتا چارەنووسی ئەم ئاوارانەی بەناڕوونی هێشتۆتەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام ناحیە ئەربەت.